ژمارەیەکی زۆر کچوژنن لەگەڵ خۆرهەڵاتندا دەست بەکارکردن دەکەن و ڕۆژانە 8 کاتژمێر تەماتە و خەیار و سەوزە دەچنن. بژێویان لەسەر کرێکاریکردنە. تقريبا 42 نفرين ده ساعات فين شوكين ناقش حتى هشتو نيو إيشكن دوايا أروينا ده ساعات يبغى هم دي نو بناقش توابع كلام ده ساعات شش توابع إيشكن هم أروينا إيشكن من تنيا بويك نفرنيه بو شش حول نفر إيشكن ئەم کچوژنانە وەک خۆیان دەڵێن بە ڕەنج و مانوبوونی خۆیان بژێوی پەیدا دەکەن و چاویان لە دەستی حکوومەت نییە. ڕوابکە لە مەعاشەکەی حکومەت زۆر باشترە. ئێمە ڕۆژانەمان 20,000 دوو تاقتین یانزای مانگی چنیەکە تقریبا 900,000 دینارەکە وانە ئێمە چارە دەست حکومەت بکەم لە برسیان برم بە درێژایی ڕۆژ بە 20,000 دیناری عراقی کار دەکەن. بەو پارەی ڕۆژانە دەستیان دەکەوێ خەرجی ڕۆژانەیان دابین دەکەن. ماڵۆ مناڵی خۆم و دەبەرەوە کەس لە خەڵ پار نەکەم و لەگەرەوە احتیاجنەوەم و شتێوە قەرز نێرم و پارەکەی بدەم ئایسم کرێکایەت ڕۆ یارەوە 10,000 شەکەم یارە ڕۆمەی دەمەم بەقام مرێکەکە ئەرەمرەقیش بکار شکایەتەوە نەگران بوو. ئەم ژن و کچانە ماوەی چەندین ساڵە پێکەوە بۆ کارکردن دەردەچن و هەمیشە پێکەوە لە پەیوەندیدان. من کرێکاریەکەم پیاوەکەشمە کرێکارە ئایتر وەردکمانەوە دوو مناڵمان خاوەن دوو مناڵین ژێژیان ماوە کرێکاریە ڕاتەڵە. کارکردنی کچان و ژنان لە هەرێم هاوکاتە لەگەڵ ئەو قەیرانە داراییەی بەرۆکی هەرێمەکەی گرتووە کە دابینکردنی بژێوی سەختتر کردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.